سڵاتان لێوێ ئەم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. سبەی 11 دقیق 61 ساڵ تێدەپەڕێ بە سەرهەڵدانی شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول لە کاتێکدا بە ڕابەرایەتی بەرزانی نەمرسەری هەڵدا کە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لەلایەن هێزەکانی ئەو کات بەتایبەتی فەڕەنسا بەریتانیا گەمارۆدرابوو. بۆیە دەستپێکردنی شۆڕش لە قۆناغە مێژوێدا کارێکی ئاسان نەبوو بەوەی کە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە ڕووی لۆجستی سەربازی و هەروەها هەموو ئەو چەکانی کە پێویست بوو ڕوبەڕووی دوژمن بێتەوە یعنی گەمارۆدرابوو. لە دوای ئەوەی کە شۆڕشی ئەیلول توانی پانتایەکی بەفراوان لە چین و توێژەکان لە خۆی کۆ بکاتەوە وەکو مێژنووسان ئاماژەی پێ دەکەن تەنها شۆڕش بووە کاتەوەی چین و توێژەکان بەبێ بەرامبەر لەم شۆڕشەدا بەشدار بوون. لە دوای سەرهەڵدانی ئەم شۆڕشە ڕەوڕەوەی خەباتی کوردایەتی بەرەوکوی هەنگاوینە ئەو ئامانج و دەرەنجامانەی کە شۆڕشی ئەیلول لە پێناویدا دروست بوو توانی بەدەستی بێنێ. من بۆ ئەم بەرنمەیە بە خۆشحاڵیەوە میوانداری کادر و پێشمەرگەیەکی شۆڕشی ئەیلولم کردو کە بۆ خۆی ڕاستەخۆ لە ناو جەرگەی ڕووداوەکانەوە ئەو زانیاری باشی لای سەبارەت بە بابەتەکە بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز کاک حەمەتاڵ کادر و پێشمەرگەی شۆڕشی ئەیلول. کاک حەمەتاڵ سپاس بۆم دەرفەتە بەخێر بیت. سپاس بۆ دەرفەتەی جەنابتان. سڵاو ڕێزم بۆ تەلەڤیزیۆنی کوردستان بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستان لە منبەرەوە سەری ڕێز و نوازش دادەنوێنم بۆ بارزانی نەمر و کاکەدیسی هەمیشە زیندوو بۆ شەهیدانی شۆڕشی مەزنی ئەیلول و سەرجەم شەهیدانی کورد و کوردستان. دووبارە بەخێر بیت. سپاسان دەکەم. کاک حەمەتاڵ بەڕێزت پێشمەرگەیەکی کە ڕاستەخۆی نەو ڕووداوەکاندا بوو یعنی ئەوەی کە بەچاو بینیتەوە و خۆتیدا بەشدار بیوکەوە نییە کە دەما و دەم بە ئێمە گەیشتووە. حەز دەکەم باسێکی ئەو قۆناغەی پێش شۆڕشی ئەیلول بکەی. بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بە ڕابەرایەتی بەرزانی نەمر لە چی بارودۆخێکدا بوو؟ شۆڕشی ئەیلول هەڵقڵاوی تاکە ڕۆژێک نەبوو لەو ڕۆژە هەڵبخورێ. شۆڕشی ئەیلول پۆن خواردنەوەی چەوساندنەوەی میلەتەکەمان بوو لە ئینتیدابی بەریتانیەوە هەتا ئەو ڕۆژەی شۆڕش دەستی پێکرد 11 ئەیلول. حکوومەتی عێراقی لە دوای ئەوە کە کوردستان وەڵحاڵ بە هەر حاڵ لەگەڵ حکوومەتی عێراقی بێکەوە کێنران و کوردستان بەشکرا و ئەو وەزعە هاتە پێشەوە چەند جارێک شۆڕش دروست بووە. شۆڕشی شێخ مەحموود، شۆڕشی شێخ ئەحمەدی بارزانی، شۆڕشی مەلا مستەفای بارزانی ساڵی 1943، ئاوارەبوونی مەلا مستەفای بارزانی بۆ سۆڤێت. ئەم هەموو شۆڕش و هەڵچوونە لە ئاکامی چەوسانەوەی میلەتێک بوو. باشە ئەم میلەتە لە ڕۆژی ئینتیداب و پێش ئینتیدابیشەوە پێش ئەوەشەوە کورد هەر چەوسێنراوەتەوە. ئەمە هەمووی پۆنی خواردبووەوە. لە دوای شۆڕشی 14 تەمووز لە ساڵی 1950 حکوومەتی عەبدولکەریم قاسم هاتە دەسەڵات و دەستوری کاتی دروست بوو. لە دەستوری کاتی مادەیەک بوو کە مادەی 2 ئەڵێ کورد و عەرەب لە عێراقا هاوبەشن شەریکی وڵاتن. باشە ئەمە شتێکی دڵخۆشکەر بوو بۆ میلەتی کورد. و لە عەینی کاتە حکوومەتی عێراقی داوای لە بارزانی نەمر کرد کە لە سۆڤێت بگەڕێتەوە. بارزانی نەمر لە دوای شۆڕشی بارزان و لە دوای کۆماری کوردستانەوە کە چۆتە سۆڤێت 12 ساڵ لە سۆڤێت بوو، ئیتحادی سۆڤێتی ئەو کاتە بوو. ڕوونە بەڵێ بارزانی گەڕایەوە لە ڕێی بەسرا و لە ڕێفاوە و خۆی و هەموو پێشمەرگەکان کە لەگەڵی ئاوارە بوون ئیستیقبالێکی وەها کران کە عێراق لە مێژووی عێراق هەشتیوای بەخۆیەوە نەدیوە. ئیستیقبالێکی وای بارزانی کرا. کەسایەتی بارزانی زۆر گەورە بوو. تەنانەت دەسەڵاتدارانی عێراقی بە سەرۆکی حکوومەتەوە بە هەموو وینەکەیەوە شەرمیان لە بارزانیە کرد. بارزانی لە کاتی گەڕانەوەی تیتۆ ئیستیقبالی کرد. باشە کاک حەمەتاڵ بۆ نمونە یەکخستنی دەنگ و ڕەنگی کورد لەو قۆناغەدا کارێکی ئاسان بوو. بارزانی نەمر چۆن توانی ئەمە بکات؟ یعنی دەوترێت
شۆڕشی ئەیلول بوو بە چەتری کۆکەرەوەی هەموو لایەنە جیاوازەکان ئەمە چۆن بوو؟ بەسەر چاو بارزانی کە شۆڕش دەستی پێکرد کاتی شۆڕش نەبوو وەکو حەقیقەت لەبەرەوەی حکوومەتێکی تازە هاتووە سەر حکم لە دوای ئەو حکوومەتی مەلەکی و ئەو هەموو دیکتاتۆریەتە ڕووخاوە نظامێکی جمهوری دروست بوو بەڵام عەبدولکەریم خاسم کۆمەڵێ وەعد و وەعیدیا بوو لە وەعد و وەعیدەکانی پەشیمان بوو یەکیان ئەوە بوو کە ئەڵێ کورد و عەرەب لە عێراقا هاوبەشن شەریک کرد شەریکی ئەم وڵاتەن بەڵام لە قسەیەکی تریا ئەڵێ العراق جزء من أمة العربية جزء لا يتجزأ من أمة العربية باش هيك الأمة العربية الأمة العربية جاناك لتوا واتا كرد لنا براويس خرا بارزانيش دوانزە ساڵ ئاوارەی لەسەر کورد لەسەر شۆڕش لەسەر پێشمەرگایەتی کەسایەتیەکی زۆر بەهێزی هەبوو لە کوردستانە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەو کات کەوتنە ئەوەی پەلایان کرد بۆ ئەوەی شۆڕش دروست بکرێ بارزانی ئەوەی کە من ئاگادارم پێی وتن پەلەمەکەن کاتی نهاتووە ئێمە کۆمەڵێشمان هەیە حاضر نییە مقاوماتەکان کامل نییە کاک حەمەتاڵ بۆ نمە بارزانی نەمر دەیویست چی بکە ینی بۆ نمونە بۆ ینی دەیویست ئەمە کاتی شۆڕش نییە ئەم کاتە ینی دەیویست بۆ نمونە تاوا ئامادە بێ بۆ ئەوی شۆڕشەکە بەرپاکایە چی ئەویست یەکەم تەواو ئامادە بێت دووهەم بارزانی نەمر کەسێک بوو زۆر باوەڕی بە گفتوگۆ هەبوو زۆر باوەڕی بە گفتوگۆ هەبوو ئەویست چارەسەری کێشەی کورد لە ڕێی گفتوگۆ بکات ئەگەر حکوومەتی عێراقی یەک هەنگاو بنێ ئەم چوار هەنگاو بچێتە پێشەوە بەڵام مەکتەبی سیاسی پەلەیان کرد ئەو بوو لە 11 ئەیلول حکوومەتی عێراقی لە 6 ئەیلول ببورن لە 6 ئەیلول حکوومەتی عێراقی بە تەیارە قەسفی چەند جێیەکی کوردستانی کرد دێی بەرزان جادەی خەلەکان زۆر جێگەی بە تەیارە خەسف کرد خەڵکی بریندار کرد ئەوەی کرد ئەمە وای کرد شتەکە تەشەنە بکات زیاتر بارزانی ڕاستەوخۆ لە بەغا هاتە دەرەوە خۆی و عەشەت و پێشمەرگە و هەمووی نەکەی هاتنەوە بەرەو مەنتقەی بارزان کێ بوون ئەوانەی کە بەشداری ئەم شۆڕشایان کرد یعنی بۆ نمونە دەوترێت باکوور باشوور ڕۆژئاوا هەمویان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ هەمیان بەشدار بوون لە ڕیزەکانی شۆڕش یعنی پێم خۆشە وەکۆی کە بەڕێز بەشداربووینەوە شۆڕشەکەی ئەو لایەنانەمان پێ بڵێ کە بەشدار بوون لە شۆڕشەکەی بارزانی نەمردا شۆڕشی ئەیلول شۆڕشی ناڵم تەنها نەتەوەیی بوو بۆ کورد بەڵێ شۆڕشی کورد بوو شۆڕشی ئەیلول شۆڕشێکی نەتەوەیی بوو پێشمەرگەمان هەبوو لە مەنتقەی بادینان زیاتر هەمووی خەڵکی کوردستانی ڕۆژئاوا بوون بە سەدان پێشمەرگەمان هەبوو خەڵکی کوردستانی باکوور بوون لێرە لە مەنتقەی سلەیمانی و خەڵاتجێ و ڕانی و هەولێر و ئەوە بە سەدان پێشمەرگەی ڕۆژهەڵاتمان هەبوو بیری شۆڕشی ئەیلول قوتابخانە بوو قوتابخانەیەک بوو فێرگەیەک بوو بۆ بیری نەتەوەیی هەموو خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستانەوە ڕویان لە شۆڕشی ئەیلول کردووە جگە لە خەڵکی کوردستان ئەو کات حیزبی شیوعی عێراقی هەمویان هاتن لە ساڵی 63 کە باسیەکان هاتنە سەر حکم ئەوە بوو مەجزەرەیەکیان دانا لە بەغا لە شیوعیەکان زۆریان لێکوشتن چەندەها کەسیان لێکوشتن هەموو شیوعیەکان ڕایان کرد بوو پەناگە بووە کوێ بووە کوردستان ئەمانە هەمیان هاتنە کوردستان و لێرەمانەوە تەجەموعی وەتەنی عێراقی چەند حیزبێکی عێراقی بوون ئەمانش هەر هەمیان هاتن پەنایانێنا لە کوردستان لە پاڵ شۆڕشی ئەیلولا خۆیان حەشاردا بوو لێرەشیان شۆڕشی ئەیلول شۆڕشی نەتەوەیی بوو شۆڕشی دیموکراتی بوو بۆ عێراق شۆڕشی ئەیلول شۆڕشی سیاسی بوو شۆڕشی ئەیلول شۆڕشی کۆمەڵایەتی بوو لەسەر و هەمیانەوە شۆڕشێکی نەتەوەیی بوو وەکو عەرزم کردی لە هەموو بەشەکانی کوردستانەوە دوایەوە لە کوردستانە شۆڕشی
هەموو خەڵکی کوردستان بوو بە عەرەبەوە بە تورکمانەوە بە ئاشوورەوە بە کلدانەوە ئەمانە کە هەموو لە کوردستان ئاژین ئەم بەرنامەیە کە ئێستا هەیە لە کوردستانە ڕێز لە هەموو ئەدیان و ئەقوام و ئەوە ئەگیرێ ئەمە هەمووی لە شۆڕشی ئەیلول هاتوۆتە تەشەنی کرد و هاتوۆتە پێشەوە بۆ ئێستا. باش من ئێمە سەر دەرەنجامەکانی شۆڕشی ئەیلول کەچی بوو دواتر باسیەوەکە بەڵام پێشەوە ینی کاک حەمەتاڵ قورس نەبوو لە ڕۆژگارێکی وادا کە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە ڕووی ئەسلحە و چەکی سەربازیەوە یعنی چەکێکی وای لە دەستا نەبوو چۆن توانی ڕوبەڕووی حکوومەتی بەعەز بێتەوە یعنی ئەمە کارێکی قورس نەبوو بۆ ئێوە. کاکە لە شۆڕشی ئەیلول عەقیدە لە پێش هەموو شتێکەوە بوو باشە بیر و باوەڕ لەسەر و هەموو شتێکەوە بوو لە شۆڕشی ئەیلول لە 61ەوە هەتا 69 پێشمەرگەی کوردستان تەنها ئیعتیمادی لەسەر ئەو چەکانە بوو کە لە شەڕەکانە لە جەبهەکانە لە حکوومەتی عێراقیان ئەسەن ئەیگرت بەدە ئەیگرت چەکی ئەگرت لە شەڕەکانە و دوایەوە شۆڕشی ئەیلول بە حەقیقەت پۆلیس دەوری ئەساسی هەبوو پۆلیسی کورد هەرچی مەخفەر و مەرکەزی ئەم وڵاتە هەیە تەسلیم بە شۆڕشان کرد بە چەک و ئەسلحەوە چەک و ئەسلحەی بکاتە چی بوو عێراق هەموو تەکنەلۆژیایەکی تازەی ڕووسی پێ بوو تیارەی مێک سەواریخ مەدافع چەکی کلاشینکۆف و سەمینۆف و دیکتارۆف و دیمیترۆف و ئەمە هەمووی چەکی تازەی ڕووسی بوو بەدەست جێشی عێراقیەوە بوو ئەم هەموو ئاگر و ئاستەیە کرد بە گشت پێشمەرگە تەنها ئەوەی کە چەکی پێبوو 11 تیر 5 تیر 3 تیر ئەمانە چەکە تەقلیدیەکانی حکوومەتی زمانی حکوومەتی عوسمانی بوو خۆناخر تیارەشکیان معدەن ئەم چەکانە سەکەم باشەکەم خەڵک نازانێت چییە نەشی دیوە ناشانێت بەڵێ بەڵام چێکێکی زۆر زەعیفن بە دەگمەن لە 100 فەنگا 10 فەنگ بڕنەوە هەبوو بێت ڕەشاش چەکی بە قووەتی ئێمە ڕەشاشی برێنی ئینگلیزی بوو شەڕەکە چەندێکی خیان کاک حەمەتاڵ یعنی ماوەی شەڕەکە کە لەگەڵ حکوومەتی عێراقی داانیەوە لە ڕوبەڕووبوونەوەدا بوون بە دیاریکراوی چەند بانگی خەیاند چەند مانگ و چەند ساڵ نییە لە 11 ئەیلول کە شەر دەستی پێکردووە کە لەگەڵ حکوومەتی عەبدولکەریم قاسم هەتا عەبدولکەریم قاسم ڕووخاوە لە ساڵی 63 شەر بەردەوام بووە بەردەوام بوو ئەمڕۆ لە 4 تا بەیانی لە ماوەت 3 ڕۆژێکە لە 5 و 4 لە بادینان لە زاخۆ لە فڵان لەوێنەوە مستەمر بە مستەمری بەردەوام بە ئەساتە سەر حکم ئینێکیان مزەکەرێکیانە بە مەلام سفای بارزانی داوای گفتوگۆیان کرد هەموو هیچ وەختێک بارزانی لە گفتوگۆ ڕای نەکردووە ئەمە قەناعەتی بە بارزانی نەمر کرد بۆی کە شەڕ ڕابوەسێنێت بەڵێ بێ خەید و شەڕی ڕاوەستان و داوای لە هەموو هێزی پێشمەرگە کرد لە هیچ شوێنێکەوە هێرش نەبن بۆ سەر حکوومەتی عێراقی هەتا گفتوگۆ بە گفتوگۆ ئەگەینە چارەسەر تەنها لە هەر شوێنێکەوە ئەگەر حکوومەتی عێراقی هێرشی بۆکردن بەرگری لە خۆتان بکەن لەم خاڵانە بۆ نمونە کورچی بەدەستێنا بەرامبەر بە حکوومەتی بەعەزەوە بۆ نمونە هیچ گرنگیەکە بوو بۆ ئەوە ئەمانی بۆ تەواو باشە دوای ئەوە بەعەز ڕووخایەوە عەبدولسەلام عارف هاتە سەر حکم کە عەبدولسەلام عارف هاتە سەر حکم بە هەمان شێوە داوای گفتوگۆی کرد فترەیەکی زۆر گفتوگۆ بوو لە ساڵی 64 ئەگەر بە خاڵ پێم بڵێ گرنگترین ئەو دەرەنجامانەی کە شۆڕشی ئەیلول پێی گەیشتی بوو بۆ نمونە شۆڕش حتممە پێنا ئامانجێکا دروست بوو کە ئامانجی سەربەخۆیی و ڕزگارکردنی گەلی کورد بۆ لە ژێردەستەی لەو قۆناغەدا دوای ئەمە بۆ نمونە چی بەدەستێنا ئەم شۆڕشە شۆڕشی ئەیلول گەورەترین دەستکەوتی ڕێکەوتنامەی 11 ئازارە باش هەرچەند من ئەگەر من نامێ جارێ شتەکان تێپەڕێنم باش بگەمە ڕێکەوتنامەی 11 ئازار باش چونکە شۆڕشی ئەیلول کۆمەڵشتی هەبووە لە دەوڵەت چووە شۆڕشی ئەیلول بەو بارودۆخی خۆیەوە کە بارودۆخی مادی زۆر خراپ بوو مەلام سفای بارزانی دوو نامەی بۆ نامەیەکی بۆ سەرۆکی سۆڤێت نووسیوە ناردی بە زەکی ئاکرەیە بۆ بەخا بۆ سەفیری عێراق بۆ سەفیری رووسیا بۆ خڕۆشۆفی نووسی بوو ئەو کاتە ئەو سەرۆکی رووسیا بوو داوای هاوکاری لێ کردووە وەڵامیشی بۆ هاتەوە هاوکاریشی داد
چەند جارێک رووسیا هاوکاری بۆ مەلا مستفای بارزانانی نردووە دوای ئەوە ئیتر شۆڕشی کورد دوای 64 و 65 کە ئەوە ئیشخاخ کرا مەلا مستفای بارزانی و شۆڕشی کورد سەیتەرەی بەسەر هەموو خەزا و ناحیە و شار و شارۆچکەکانی کوردستانە کرد ماعەدا سلەیمانی دۆک هەولێر ناو کەرکووک ئەم چوار شارە حکومەتی تیاما بوو بە ڕۆژ شەو حکومت لەمانیش نەبوو پێشمەرگە هەر کەسێکی بیوسە شەوە هەر لە ناو سلەیمانی پەلی گوێ گرت و برد بۆ ئیجراعاتی خۆی لەگەڵا کرد ئەنی جا شۆڕشی ئەیلول لەبەر ئەوەی کە لە شار و شارۆچکەکانی دەرەوە لە دیهاتەکان قوتابخانە نەما حکومەت نەما مەحاکم نەما حاکمی دانا ئیدارەی دانا دەورەی مامۆسایانی کردەوە دەورەی تەزمیدی کردەوە چەندین مامۆسا پێگەیشتە تا ئێستا پیان دەڵێن مامۆساکانی شۆڕش زۆربیان ئێسش لە دەوامان لە حکومەت دەوامەکەن مامۆسان زۆر بەشیان تەقاعد بوون دەورەی تەزمیدی کردەوە لە دیاتەکانە مستەوسەفی بچووکی کردەوە بۆ خزمەتکردنی خەڵک کوردستان بەگشتی جگە لەو چوار پارێزگایە کە باسم کرد هەر هەمووی لەژێر دەسەڵاتی باشە کاکە حەمەتاڵکردنەوەی ئەم دام و دەستگانە ئەم دام و دەستگا حکومیانە لەو ڕۆژگارەدا حتممە تێچووی مادی ویستوانە بەڵێ چۆن یعنی شۆڕشی ئەیلول توانی ئەمە بکات شۆڕشی ئەیلول شۆڕشی دەستپاکی و نەزاهەت بوو باشە سەیتەرەی گومرگە بوو گومرگ لە کانیخان گومرگ لە پێنجوێن گومرگ لە حاجۆمەران لەو شوێنانەی کە دەسەڵاتی پێشمەرگەی تیا بوو چ لە عێراقەوە کە شدەهات دەڕۆی بۆ ئێران چ لە ئێرانەوە شدەهات بۆ ئەچوو بۆ عێراق هەمووی گومرگەکە ئەم گومرگانە هەمووی ئەچووە دارایی گشتی شۆڕشی ئەیلول شۆڕشی نەزاهەت بوو شۆڕشی پارە و پارە خواردن و گیرپان نەبوو جگە لەمە زەکات شۆڕش بە زەکاتی خەڵگەشە من کادر بووم خوا حەدمنی خوا بە شاید بگرم بە چەند جار لە دێهاتە هێلکەم لە باتی ئابوونە وەرگرتووە نردومە بەو خەڵکە کاروانچیەکان نردومە بۆ سلەیمانی کردومەتە پارە و هێناومەتەوە پارەکەم دێتەوە تەسلیم بە حیزبم کردووە ئێمە شۆڕشی ئەیلول بە زەکات بە گومرگەکان هاوکاری دامی دەرەوەشی هەبوو بەڵام بە دەرەجەیەکی محدود شتێکی زۆر نەبوو ئیتر ئەمە ئەی وەکو خۆتان وەکو پێشمەرگە هیچ هاوکارێکی مانگانە دەکران لەلایەن وەختی وا بوو سەرکردانی شۆڕشەوە بەڵێ هاوکاری مانگانەی ئێمە وەکو پێشمەرگە وەختیا بوو بە 3 مانگجارێک وەختیا بوو بە 4 مانگجارێک وەختیا بوو بە 6 مانگجارێک 5 دینارمان بۆ هات 5 دینار ئەو کاتە ئەهات مەسئولی مالیەی بەتالیێنەکان ئەهات لخەگەڕا هەموو لەخێک هەموو پێشمەرگەیەک 5 دیناری خۆیە ئەم 5 دینارە بە خۆی بەرەکەت بوو بە حەقت مەلا مستەفا کۆڵەکەی شۆڕشەکە بوو قائد بوو کۆڵەکەی شۆڕش بوو خەڵکی ئەم کوردستانە هەمووی لە 1970 لە 1990 کە سوێنی خواردەوەی بەسەری مەلا مستەفا یەکێک لە مقاومەتەکانی شۆڕش قایدەکانی ئێمە بری چوار مقاومەتەکە کەوت بوو کە مەلا مستەفای بارزانی بوو حکومەتی عێراقی پەیوەندی کرد بە مەلا مستەفاوە کە پەیوەندی پێوە کرد ئێمە چی ئەڵێن لەگەڵتانەکەین ئەوە بۆ ڕێکەوتنامەی 11 ئازار کە حکمی ذاتی بوو بۆ کوردستان بە ناوی ئیقلیمی کوردستان بەناوی ئیقلیمی کوردستان ئەنجا حکومەتی عێراقی وتی چەکی شتانەیە و دەعمتانەکەم ئەمانەی کە بەرامبەرتان وەساون لیان بن مانیڵن حکومەتی عێراقی مەلا مستەفای بارزانی وتی باشە بە ڕێکەوتنامەکە تا ڕێکەوتنامەکە خوێندایەوە مەلا مستەفای بارزانی لە ڕادیۆی دەنگی کوردستانەوە ئافواتی یا بە هەموو ئەو کەسانەی کە چێکیان هەرگرتووە بەرامبەر بە شۆڕش ئالێ ڕاتەگرم کاک حەمەتاڵ ئەمە قبول کرا بوو لەلایەن حکومەتی بەعسەوە ئەم عافواتە حکومەتی بەعز هەر پێیتێک چوو نەکرد قبول کراوە بوو حکومەتی بەعز ئەم ڕێکەوتنامەیە بووە لە پارتی
لەگەڵ پارتی باشە. دروست کرد بۆ ئەوەی پارتی لەمانە بات و شەڕەکە بێ بە شەڕی کورد و ئیتر خۆی لەو ڕابۆ سیر بکات. بەڵام بەرزانی نەمر چاک نیتیوانی کردبووە. بەرزانی نەمر زۆر حەکیمانە باشە. زۆر قائیدانە زۆر باوکانە ئەفوی عامی بۆ هەمیان بۆ هەموو ئەوانە دەرکرد کە چێکیان بەرامبەر بە شۆڕژۆگرتۆ و ناوی خۆیان لە پارتی دیموکراتی کوردستانەوە گۆڕی بە پارتی شۆڕژێری کوردستان و هاتنەوە ناو پارتی دیموکراتی کوردستان و من یەکێک بوو لەو کەسانەیە و کاتە ئەندامی ناوچە بووم ناوچە قیادیە لە منطقەیە من ئەندامی لیژەی ناوچەی پێنجوێن بووم چەند برادێک لە برادران لەو برادرانە بوون بە ئەندامی ناوچە لەگەڵمان خواعافیکە خواری خۆش بێ کاک عەبدوڕەحمان لالۆ کاک ساڵحی حاجی فەتحوڵڵا پیاوێکتر کاک مەحموود پیانەوت مامەخولا مامی بەکری حاجی سەفەر بوو خواعافیکە هەرجیان خواعافیان کە هیچیان نەماون ئەمانە هەموو کرانە ئەندامی ناوچە لەگەڵ ئێمەیە و بەشداریان کرد وەکو پارتی دیموکراتی کوردستان. باشە. دواتر لە ساڵی 1974 دووبارە شۆڕژ وەستا هەندێکی دیگەش دەڵێن ئەمە تاکتیکی بارزانی نەمر بۆ ئەوەی کە دووبارە ڕیزەکانی ڕێک بخاتەوە و بە شێوەیەکی باشتر لە جاران بەرامبەر بە حکوومەتی ئەو کاتی عێراق بوەستێت. بۆ شەڕ لەو کاتا ڕاگیرە. کاکە ئێمە لە ساڵی 74 لە یانزەی لە 20 سەی 74 لەگەڵ حکوومەتی عێراقی لەبەر ئەوەی حکوومەتی عێراقی ئەو وعد و وەعیدەی کە یابووی جێبەجێی نەکرد ئۆتۆنۆمی بۆ کوردستان کەرکووکی تیانە بوو فڵانی تیانە بوو ئەمانە حکوومەتی عێراقی کە ئەمەی کرد شەڕ دەستی پێکردەوە کە شەڕ دەستی پێکردەوە وەکو حەقیقەت مەیشینی تیانە ئێمە داعمی عەسکەریمان هەبوو داعمی عەسکەریمان لە ئێرانەوە لە ئەمریکاوە لە هەر شوێنەوە داعمی عەسکەریمان هەبوو چەکمان هەبوو شمان هەبوو بەڵام شەڕەکەشمان شەڕێکی نابەرامبەر بوو. باشە. حکوومەتی عێراقی بە فسفۆر ئێستش پێشمەرگەمان هەیە کە لە شۆڕشی ئەیلول بە فسفۆر برینار بووە هەتا ئێستش هەر لە ئەوروپا تەداویە کرێ بە فسفۆر بە ناپاڵم بە تەیارەی سۆخۆ بە تەیارەی مێکی 21 ئەو کاتە بە دەبابەتی 72 بە قووەتێکی ڕوونە ئێزگار زۆری عەسکەری حکوومەتی هێرشی هێنا بۆ کوردستان بەڵام حکوومەتی چی لە گەروی عومەراغا و گەروی بێشێ بە ساڵێک نەیتوانی بپەڕێتەوە بەو هەموو تەکنەلۆژیایەوە پێشمەرگەش ناڵێم من ناڵێم چەکی پێ نەبوو مەدفەعی هەبوو شت هەبوو مەتفەوشی باشمان هەبوو چەکۆسیحی باشمان هەبوو ئەوەمان هەبوو بەڵام حکوومەتی عێراقی چی پێ نەکرا بەڵام ئیتیفاقیی جەزائیر کە وەسیتی گەورە هاواری بۆ میدێن بوو لە بینی شای ئێران و حکوومەتی عێراقا ئەوانی بەیەکگەیان حکوومەتی عێراقی لەگەڵ ئێرانە ئیتفاقیان کرد ئێران 30 کیلۆمەتر بۆی هەبێ بێتە کوردستانی عێراقەوە عێراق بە هەمان شێوە عێراق تەنازولی تومبی کوبرا و تومبی سوغرایی بۆ ئێران کرد کە خورجی خلیجە عێراق هیچ بەدەستوەرامەیە ئەم تەنازولە گەورەی عێراق وای کرد کە ئێمە بکەوینە بینی ئەم دوو بەرداشەوە. باشە. ئەمە لا مستفای بەرزانی قائید بوو داوای لە پێشمەرگە کردی ئەمەی ئێستا لەگەڵ ئێمەیە من خۆم چوومە ئێران لە کۆبوونەوەی نەخەدە بەشدار بووم لە کۆبوونەوەی نەخەدە بە ئێمەیان وتیان ئەمە شتێکی کاتیە تاسەر نییە ئێمە خۆمان ڕێگە خەینەوە بە دڵنیاییەوە ئەشینەوە کوردستان بەڵام خەڵکیش ئازادە بەس بۆ ئەوە کەس ئازاد نییە بچێتەوە بێ خیانەت لە کورد بکە خەڵک ئازادە ئەچێتەوە بۆ عێراقەوە ئافاتەیە حکوومەتی عێراقی هیچتان ناتوانێت بەرامبەر باشە ئەچێتەوە ئەوەی ئەژمێنێتەوە ئێمە لێرە ئاوەرەین حکوومەتێکی تر لە وڵاتێکی تراین بە خێومانەکە ئەوەی ئەمێنێتەوە لەسەر سەرمان و لەسەر چاومانە چیمان پێ بکرێ خزمەتی خەڵکی خۆمانەکەین ئێمە ئەوەی ئەژڕاتەوە بە هەماشەوە بەڵام ئێمە کە ئەمەی ئێستاین
بۆ ڕێخستنەوەی خۆڕێخستنەوەی داهاتوومانە فعلا بۆ نمونە سەرکردایەتی کورد توانی سوود لەم ڕێخستنەوەی وەربگرێ بۆ ئەوەی باشتر خۆی ئامادە بکە نەکردوانی سوودیەوە بێ باشە سەرکردایەتی کوردی پاراست ئەگەر جێشی عێراقی باتە لە پێنجێنەوە باتاتە ناو ئەمە ئیتفاقی ئێران و عێراق بوو لە حاجۆمەرانەوە باتە بە پشتی سەری خەڵکا باتایەتە خوارەوە بە هەزاران ڕۆڵەی کووردە کوشەی لە بۆ ئەو کوشرا بە هەزاران هەرچەندە دێودی هات هەر دوای ئەوە هەر کاول بوو بەڵام هەر ئەو کاتە بەسەریان ناڕوخێنرا خۆشیان ڕزگار نابوون ئەمە کورد زوودی گەورەی لێ وەرگرت و قیادەی سیاسی کورد قیادەیەکی محەنەکی زۆر دڵسۆز بوو بۆ میلەتی خۆی و بڵێن شۆڕشی گوڵان تاواکەری شۆڕشی ئەیلول بوو باڵێ شۆڕشی گوڵان تەواوکەری شۆڕشی ئەیلولە ساڵی پێ نەچوە کاکە کە شۆڕشی گوڵان دەستی پێکردێتەوە یعنی میلەتێک هەیە لە دنیاە ئەگەر عقیدە نەبێت و ئەو حیزبەی کە خۆی ئەو تووشی ئەو نسکۆیە بووە خۆی ئامادەکار نەبوو بێ لە ماوەی ساڵێکە بتوانێت شۆڕشێک کە 200,000 چەکداری هەبووە بڕوخی 100,000 چەکداری هەبووە بڕوخێت و دروستیش بێتەوە پرسیارەکەم ئەوە بوو یعنی لە هەمووی ئەمانە گرنگتر کە بەڕێزت باسی دەکەیت کە پێویستە سەرکردایەتی کورد بۆ پێشمەرگەکانی شۆڕشی ئەیلولی ڕابردوو بیکات ئەوەیە کە ئەم خەباتە بە زیندوی وەکو خۆی لە شوێنی خۆی بهێڵ درێتەوە ئەمە تا چەند گرنگە ئەمە گرنگی ئەمە ئەوەی کە من ئێستا داوام کرد ئەمە پێشمەرگەی ئەیلول لە سەتا چلی خۆی نەماوە باش کوڕەکانی نەوەکانی سوودمەند دەبن لەوە خەڵک کە بینی لە کردەوە و کارەکانی باوکی باپیری کە نیشتیمان پەروەری بۆ سوودمەندە وڵاتەکەشی سوودمەندە پەراوێزخستنی ئەم بیرەنەتەوەیە مەترسی چیە لەسەر دەستکەوتەکانی ئێمە کە ڕۆژگارێک بە خوێن و بە شانوبازی ئێوە بەدەست هاتووە بۆ نمونە ئێمە هەموو بەرامبەرەکانمان شۆڤێنیەتی عەرەبی هی تورکی هی فارسی ئەمەنگە بەسەر یان نازاڵە پیان ناخۆشە ناوی ئێمە بێنن پیان ناخۆشە بۆ کوشتنیش ناومان بێنن ئیتر ئەمە چەند تەسیری لەسەر بیرینەتەوەیمان نابێت ئەمە تەسیری لەسەر بیرینەتەوەیە بێ و لاوازکردنی بیرینەتەوەیە زۆر سپاس بۆ کاک حەمەتاڵ خاڵە عەلی ئەندامی دەستگای باڵای ئەیلول و کادری ئەیلول و شۆڕشی گوڵان لە ڕابردوودا سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ جەنابتان ئومێدەوارم جەنابتان هەمیشە پێشمەرگە دیێرینەکان زۆرن بەسەریان بکەنەوە دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەر بەختەوە